و تقریبا هەموو لایەنەکان هاتبوون نزیکەی 25 تا 30 لایەن حاضر بوون هەر کەس هەر لایەنێک ڕاوبوچوونی خۆی دیار کرد و هەموو لایەنەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم زۆر گرنگە بۆ ئێمە و دەبێت کوردستانیەتی ئەو ناوچانە بپارێزین چونکە هەڵبژاردنەکان وەکو ڕاپرسیەک وایە بۆ قەبارەی هەر لایەنێکی سیاسی و هەر نەتەوەیەک لەو ناوچانە هیچ بڕیارێک نەدراوە تەنها کۆبنەوەیەک بوو بۆ ئەوەی ڕاو بووچوونی لایەنە سیاسیەکان بزانرێت و احتیمالە لە ڕۆژانی ئایندا ئەگەر هەندێ بڕیار بدرێتن مەبەستی چۆنیەتی کارکردن یان هەما هەنگی پێکەوە بۆ ئایندا.